شتەکە جێگەی قبول نییە یعنی داواکاریتان چێ بە دیاریکراوی؟ ئێمە دەرچوی 2024ین لە مانگی حوتەوە تەواومان کردووە. هەموو ساڵێک دەرچوان لە مانگی یەکەوەدا ئەمەزران، بەڵام ئەم ساڵ دواکەوتووە. دواکەوتنەکەشی چەند جار ئێمە داوامان کردووە بە شێوەی فەرمی بە شێوەیەک، بەڵام هەتا ئێستا هیچ دەنگێک نەبووە، هیچ ئەمرێکی واقع نەبووە. دەنگۆ هەیە بەڵام واقع نییە. ڕێگەی ئێمە بە شێوەیەکی مەدەنیە، بەبێ هیچ لایەنێک، بەبێ هیچ ئامانجێک جگە لە ئامانجی دامەزراندنی خۆمانە. ئەگەر وا بێت ئەوە زەرەرەکە بەس لە ئێمە نییە، زەرەرەکە لە 7 ساڵ دەرچوو لە کرێ بڵێ هەتا 10 ساڵ دەرچووی پێش ئێمەشە، چونکە ئەوانیش ئێمە بین ئەوان بڕۆنە شوێنی تر زیاتر بەرەو پێش بچن، چونکە ئەگەر ئەوە بوەستێ هەر ئێمە نایانی چەند قۆناغێک بە دوور و درێژی ینی ڕائەوەستێ، شتەکە جێگەی قبول نییە. ینی یادداشتەکە ئێمە بزانم زۆر ڕوون بوو، تەنها داوای ئەوە بوو کە دابمەزرین، چکە بۆ ئەوانەی کە شارەزانین سیستەمی پزیشکی لێرە سیستەمەکی وەکو پلیکانەیە، بۆ ئەوەی ئەوانەی دیکە بڕۆنە ئاستی بەرزتر بۆی بەرەو پێش بچن دەبێ ئەمە بینە جیان و ئەوانش ناتوان بڕۆنە هیچ جەیەک چکە شوێنیان بە بەتاڵ دەمێنێتەوە بۆی لەسەر ئێمە ڕاوەستاون. کاتە داواکاریەکەمان هەر ئەوەندە بوو دابمەزرین و یادداشتنامەشمان بڵاو کردەوە. ئێمە وەکو پزیشکانی دەرچووی ساڵی 2024 کەوا هێشتا دانەمەزراوین، لە کاتێکە بووایە ئێستا ئێمە لە ناو جەدوەلا بین و لە خەستەخانەکان دەوام بکەین، بەڵام لەبەرەوەی کەوا دانەمەزراوین هاتوونە سەر شەقام داوای مافی خۆمانەکەین، وەکو لە یادداشتنامەکەشە ئاماژەمان پێداوە. داواکاری ئێمە تەنها ئەوەیە کەوا دامان مەزرێن کەوا حەقێکی سادە و سەرەکی خۆمانە و ئەمە وای ئەم تاخیربوونی دامەزراندنە وای لێ کردوین کەوا نزیکەی ساڵێکمان لە تەمەنمان بە فێڕۆ ئەڕوا، لەبەرەوەی وەکو ئەزان داوامکردنی پزیشکی بە پلە بەندیە. ئێمە ئەم ساڵەمان کەوا لێ بڕوا دواتر بۆ ساڵەکانی داهاتوو تاخیر دەبین و هەروەها مەجموعەیەکی دیکەش لە پزیشکان هەم چاوەڕێکن ئێمە دامەزرین ئەوان پلەبەندیان بەرز بێتەوە، تەقدیمی اختصاسات بکەن، ئەمانە هەمووی ڕاگیراوە لەبەرەوەی ئێمە دانەمەزراوین، فە ئەوە داواکاری سەرەکیمانە بە زووترین کات دابمەزرین.